براستیش ام دیگل اوه ها پیمانی نه ها پیمانی کردستان همه دماکارن هف پشکی و ایک گرتن انجام باشتر ده هبن بو هرمه و دبیت اگر بو ایک دنگی و ایک ریزی و ایک هلویستی و ایک ريزيان اجتماعي نتواتي لبغدا وهر وصل دشيتم ببيتا فاكتورا كبهز بودز و اینانا ما فيجال كرد و چارا سرکرنا همی کشن دارایی و چارا سرکرنا کشن موچه و شایستن دارایی و هر وصل چارا سرکرنا کشن گنجان ده اوی ولاتی ده از دبینم کو اف هف پیمانیا دبیتا اگر که بهز بو اک دنگیا کردان لبغدا و دشیتن بتماتی ما في کردان بدست خوفه اخیتن
یا سەرەکیژی ئەم دەکەین ئەم دێ خزمەتە خەڵکی خۆکەین و بەقەوەتژی و خاستن منتەقامە شوان gelek مادێ 140 تێدا هەینە ئەم دێ کاری سەروێژی کەین کو ئەم دە خزمەتە خەڵکی خۆ بکەین و gelek مناطقی دیژی مەشاکل و معانات دا هەینە شناحیا خەدەمیڤە و شناحیا ئەم بێژین ڕەواتبە ئەو تەعیناتە بەژی و هەم شناحیا کە دیە گرنگ ژیڤە ئەوش ناحیا مەلاکە و فەلاحە بەژی ئەوژی gelek چاوە دەبێژن ئایشە بۆوان چێ بووینە لێ ئەم دێ هەموو بزاواکەین کو ئەم دهاری کار بین دەگەلوان و هەروەزاشی دێ خزمەتە خەڵکی خۆی شنگالێکەین کو ئەم وانجی بزڤڕینە سەر مال و حالێن وان خەدەماتە بۆ منتەقاوان وەفرکەین ئەوان ئاواراژی بزڤڕین و دهاری کار بین دەستی مەوت دەستێ تەحالفێ دەستی حکوومەتێدا کو ئەم شەڕیژی بکەین کو ئەم وان دەستێ داعشادا ji destê wan bînîne derê û mafekî baş bi wan jî danîn da bikarin ku heyata xwe birêve bibin.